عزیزان دووبارە سڵاتان لەبێت و ئێمە بەردەوامین وەکو ئاماژەشمان پێکرد تەوەری ستۆدیۆمانەبێت تەوەری ستۆدیۆم ئێوارەیە باس لەواکەین کە پرۆژەی شەوانی سینەمای فەڕەنسی لە شاری سلێمانی دەست پێکات کە ئەمە بۆ یەکەم جاریش نییە کەم پرۆژەیە هەیە بەڵکو دووەمین جارە ئەڵێن کاتێککە شۆڕشی سینەمای فەڕەنسی دەستی پێکردووە لە سەرەتادا گرنگیەکی زۆری بە فەلسەفە و هەروەها ڕەخنەش داوە تەنها گرنگی بەوە نەداوە بینەر تەماشای فیلمەکە بکە وەکو ڕۆبۆتێک بەڵکو هەوڵ ئێوەی داوە مشکی بینەران بخوێنێتەوە لەو کاتەدا کە تەماشای فیلمەکە ئەکەن کە بزانن ئایا بینەران لەو کاتەیە بیر لە چیەکەنەوە کاتێ فیلمێکی سینەمایی ئەبینن بۆ ئەمە بەسەرش گفتوگۆ لەگەڵ کاکدانا کەریم کە بەڕێزیان هونەرمەندە لە نێو سەدی کورسان مەگەزینە لەگەڵ ئێمە ئامادەیی هەیە کاکدانا ئێوارەت باش بێت و سڵاوت لەوێت سپاس بۆ جەناب دوو بۆ میوانەرەکەتان و بۆ کورسات و بۆ بینەرانی خۆش زۆر سپاس بۆتش زۆر سپاس بۆتش بیرۆکەکە شتێکی سەرنجڕاکێشە ڕاستە خۆ سەرنجڕاکێشێت و ئەڵیت بۆچی سینەمای فەڕەنسی ڕاستە من پێشەکێکم پێەیە بەڵام خۆشت ئاماژەی پێوەی پێم زۆر سپاسەکەم پێم بڵێ بۆچی سینەمای فەڕەنسیتان هەڵ بێگومان ئەم پرۆژەیەکە لە سەرەتاوە گەڵاڵە بوو کە ئێمە وەکو ڕێکخراوی ئاسیا بۆ کەلتور و هونەر لەگەڵ بەڕێزان لە ئینستیتوتی فەڕەنسی لە هەولێر باسمان لەوە کرد کە چۆن بتوانین ئەو فیلمانەی کە لە مێژووی سینەمای فەڕەنسیا هەیە جەنابی زۆر وەکو ئاماژەم پێ زۆر جوان باسی گرنگی سینەمای فەڕەنسی کرد جەناب دەزانی ئەوان خاوەنی سینەمان بیرۆکەکە و دروستکردن و هەمووی لەلای ئەوان بۆ دوای خۆ دەزانی ئیشی کللتوری شێکی مرۆڤایەتی ئەگوازرێتەوە لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکتر بۆ ئەو فیلمانەی کە لە ناو سینەمای فەڕەنسیا هەیە هەم چیرۆکی سەرنجڕاکێشن هەم ئێمە لێرە بینەری فیلمی فەڕەنسیمانەیەکە ئەمە بۆ خۆی زۆر زۆر گرنگە هەم لە گەنج هەم لە تەمەنە جیاوازەکان و بێجگەلەوە هەم بۆ بینەری ئاسایی هەم بۆ ئەوانەی کە لە بواری فیلم سازیاییشەکەن بۆ هەردوو لە بۆ بینەر هەم چێژێکی تایبەتەکە ئەو فیلمانە بینرێ و جەنابیش دەزانین بێجگە هەل لە چیرۆکەکان زمانی فەڕەنسی خۆی زمانێکی تایبەتە هەم دەم میوزیکە لە گۆرانیە هەم بۆ وتنی دیالۆگ بۆیە ئێمە بە پێویستمان زانی وا بکەین ئەم فیلمانە مانگی جارێک لە سینەماکان لە سینەما سالم لە سلێمانی بۆ بینەری خۆمانی نمایش بکەین و ئەمە یەکەم نمایشمان لە مانگی پێشوو بوو لە سینۆ بە فیلمی گروپی کۆڕاڵ دەستمان پێکرد کە فیلمێکی هەم کۆمەڵایەتی هەم دراما و ئەم خێزانیش بوو بە فیلمی دووەمیشمان لە ڕۆژی سێشەمە 28 کاتژمێر 6 ئێوارە بە فیلمی چیرۆکی ئەدێڵی ڤیکتۆر هۆگۆ کە ئەمە خۆی بۆ خۆی ڤیکتۆر هۆگۆ ناوێکی ناسراوە بۆ زۆرێک لە خوێنەرەکان کە شاکاری بێنەوەیان خوێنێتەوە و هەم لە ڕێگای فیلمیشەوە ڤیکتۆر هۆگۆ زۆرێک ژیان نامەی ئەوانە کراوە بە فیلم واتە خەڵکێکی زۆر ئاشنان بەو ناوە ناوێکی گەورەیە بێجگەلەوەش بۆ ئەوانەی کە فیلم سازن دەرهێنانی ئەم فیلمە لەلایەن فرانسۆ ترۆفۆ کراوە کە یەکێکە لەو دەرهێنەرە گەورانەی کە لە مێژووی سینەمایە توانین بڵێن یەکێکە لە فەیلسوفەکان نەکرد تەنها ئەوەی کە جەنابیشە باسی کرد سینەما لای فەڕەنسیەکان تەنها بۆ کات بەسەربردن نییە بێ بەڕاستی ئەو چیرۆکانەی جێرنەوە ئەو ستایڵی کە سینەمای فەڕەنسی تا ئێستا پاراستوێتی تایبەتە بەخۆی توانێتی دایم بینەرەکانی بهێڵێتەوە و بینەرەکانیشی بەڕاستی تایبەتن و بێجگەلەوەش کە هەر بەڕێستان نەزانن فەڕەنسا فستیڤالێکی وەکو فستیڤالی کانی کە تا ئێستا سومعەیەک و ناوێکی گەورەیە لە دنیاە بۆیە ئێمەش حەزەکەین ئەم چیرۆکانە بگوازینەوە بە بینەری خۆمان لە سلێمانی ئەوەی کە زۆر زۆر گرنگە دایمە بێ ئێمە ئاماژەی پێ بکەین و ئێمە سپاسی بکەین ئەوەیە کە ئێمە بینەرمان هەیە بینەری ئێمە بێ خواردنی باشی پێشکەشکرێ بینەری ئێمە بێ ڕێزی لێ بگیرێ و بەڕاستی بینەرێکی ڕاقی و جوانە کە هێتە ناو فیلمەکانی تۆ لە ناو هۆڵەکانی سینەمایە بە بێدەنگ هەمویان بەیەکەوە دانیشن بێجگەلەوەی کە پۆپکۆرنیش شێرەکەن لەگەڵ یەکتریە کاتێکی خۆش و بەسوودە بەنە سەر و ئەشمێ ئاماژەش بۆ بکەم ئێمە لە سلێمانیە مێژوویەکمان هەیە لەوانەیە جەنابێ
گەنج بی بەڵام بۆ ئێمە پێشتر بینیمانە و جیلی پێش ئێمەش کە خەڵک ئەچوو بۆ سینەما بەڕاستی شەوان بۆ ئێمە ناویشمان ناوە شەوانی سینەمای فەڕەنسی لە سلێمانی چکە بۆ سلێمانی ڕاستە دابڕین بەڵام تازەنی و ئەمانەیە بەڕاستی ئەمەم کەلتور و فەڕەنگە زیینو بکەینەوە ئەگە بتوانین سەرکەوتو بین بۆ هیوایین سەرکەوتو بن دڵنیاشین کە سەرکەوتووە بن. ئەڵێت فەڕەنسیەکان سینەما بە شێوەیەک بەکارهێنەوەی کە زۆر سەرنجڕاکێش و جوانە بۆ شێوەیە بەکارێنن کە بۆ پرسیارکردن لە ژیان لە خۆیی واتە هەوڵەیەن کاتێک کە فیلمێک کاری دەرهێنانی بۆکەن لەسەر ژیان بێت بە تەواوەتی لەسەر ژیانێکی کۆمەڵگەیی بێت لەسەر فەلسەفە بێت لەسەر ڕەخنە بێت چکە سەرەتاکەشی هەر بەوە دەستی پێکردووە. ئەم شتانە تاوەکو چەندێک لەو فیلمانەدا بوونی هەیە کە ئێوە بڕیارە نمایشی بکەن. بەڵێ زۆر زانیاری زۆر باشە زۆرم پێخۆشە دەستەوە. سینەمای فەڕەنسی بێجگەلەوەی کە دروست بوو دوایی توانی هەنگاوێکی تر بنێ لە مێژووی سینەمایەوە بوو لە ساڵی 50کان بۆ سەرەتای 60کان لە مێژووە شەپۆلی نوێی فەڕەنسی دروست بوو کە توانیان ئەمە جارێکتر هەم بەرگێکی تازە بکەنەوە بە سینەمای هەموو بە شۆڕشێکی گەورە کە ما بە زیاتر لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم باڵێ دووەم باڵێ لەگەڵ نیۆڕیالیزمی ئیتالی کە لە ئەوروپا سەریان هەڵا ئەمانە دایم واکەن کە چیرۆکانیان لە ژیانەوە بێتە دەرەوە چیرۆکانیان ئەوانە بێ کە هەم معاناتی خەڵک هەم جوانی ژیان هەم ناشرینەکانی ژیان ئەمانە هەمووی واکەن لە ناو سینەمای فەڕەنسی مەرجیش نییە بە ئێمە بەس بڵین سینەمای فەڕەنسی بەڵام ئەوەی کە زۆر تایبەتمەندە فەڕەنسیەکان توانیوانە ئەم سەلیقەیە لە ناو جێرانەوەی چیرۆکانیانە بهێنەوە و بە بڕای من سەرکەوتوش بوون چکە زۆرێک لە فیلمەکانیان لە زۆرێک لە شاشەکانی دنیا بینەرێکی زۆری هەیە و ئەو بینەرانەشیانەیە کە بە تامەزرۆیەوەن کە ئەو فیلمانەی کە نمایشەکری ئێستاش بۆ نمونە ئەو فیلمانەی کە لە مێژووی هەتا لە حەقلی ئەکادیمیشا و زۆربەی ئەو فیلمانەی کە خوێندکارانی خوێنن بەشی زۆری بەر سینەمای فەڕەنسیەکە و ئێمەشەم بۆ پرسیارەکەی جەنابە ئەم فیلمانەی کە هەڵمان بژاردووە ڕەچاوی ئەو شتانەمان کردووە کە هەم خێزانی بێ زۆر گرنگە هەم بێجگەلەوەش پەیامەکە ئینسانی بێ بینەری ئێمەش ڕاستە لە فەڕەنسا ئەم چیرۆکە جێڕاوەتەوە بەڵام بینەری ئێمەش خۆی تیا بینێتەوە مەسەڵەن کچێک خۆی تیا بینێتەوە کوڕێکی گەنج پیاوێکی پیر ئەمانە هەمووی وامان لێ کردووە کە ئەو بینەرەی کە ئەو بینەرە هەمە جۆرەی کە هێتە لای ئێمە جۆرێک لە جۆرەکان تەفاعول بکا لەگەڵ چیرۆکانە و حەزەکەمەوەشم بیر نەچی ئێمە لە ناو کۆی فیلمەکانە وامان کردووە کە مناڵ و مێر مناڵمان بیر نەچێ و بێبەشیان نەکەین چکە سینەمای فەڕەنسی ئێتیمامی گرنگیشیاوە بە ژانری ئەنیمەیشن ئێمە لە هەوڵاین لە پلانی داهاتوومانە کە بۆ مەکتەبەکانیش بە تایبەتی قوتابخانە حکوومیەکان و قوتابخانە تایبەتیەکانیش کە ئێمە ئەمانەیە دوو ئامانج بگەێنین یەکەم ئەو مناڵانە فێر بن سینەما لەسەر شاشە بینن و بێت هەر لە مناڵی و پەروەردەیانکەن لە بواری سینەما سپاس ئەمە هەمانگیشمان لەگەڵ بەڕێزان لە بەرەوەرتی گشتی پەروەردە کردووە و فیلمانێک کە نمایشێکە نەبێ پەروەردەی بێ ڕنگانەوەی باشیە بێ لەسەر دەرونی ئەو مناڵانەی کە فیلمەکانە بینن ئەمە کاتەکەشی جیاوازە بێ لەگەڵ کاتیان فیلمانە لەبەرەی جەناب دەزانێ بێ مامۆساکانیان لەگەڵا بێ کاتەکە درەنگ نەبێ بۆ ئەوان بۆیە ئێمە بیریشمان لەوە کردوێتەوە لە پلانمانە لەو ماوەی ساڵەیە چکە ئێمان پرۆژەیەمان بۆ ساڵێکە ئەو فیلمی ئەنیمەیشنیش نمایش بکەین و ئەو فیلمانەشی کە جەنابە باسە کرد وامان لێ کردووە کە هەمە جۆر بێ هەموو ژانری کتیا بێ
هیوادارین بتوانین بەردەوامی تێ هیوادارین کە بەردەوام بن. کاکدانە باسیەوەت کرد کە چەند فیلمێک نمایش دەکرێت و جگەلەوە بۆ مناڵانیش ئەنیمیشن ئەبێت لە داهاتوە. خۆتە زانین لە هەموو جیهانە کێشەی کۆپیڕایت هەیە. باشە ئێوە هیچ کێشێکتان لەو فیلمانەیە خۆ لەو ئەنیمیشنانەیە بۆ دروست نابێت؟ ئایا هیچ کێشەیەک دروست نابێت بۆ ئەوی کە ئەو فیلمانە نمایش بکەن واتە هیچ ڕێکارێکتان گرتوتە بەر بۆ ئەوانە؟ ئێمە خۆمان هەموو کاتێک قسەمان لەسەرەوە کردووەکو هونەرمەند من خۆم کە فیلمم کردووە پێم خۆش نییە فیلمەکەم ببرێ بڕاستی یا گۆرانی بێژێک کە گۆرانیەک بە هەزار دەردەسەری دروستەکە سێرەکەی بە ئاسانی گۆرانێکەیە برێ. مەسەلەی کۆپیڕایت لێرە زۆر قسەی لەسەر کراوە کە بەڕاستی بەداخەوە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە. ئەوەی کە ئێمە لەم کارە گرنگیمان پێیاوە کاری یاساییە کە ئەبێ زۆر لەبەری فیلمێک دروستکراوە پرۆدەکشنێکە کارێکی قورسە و ئەو کارانەش جەناب دەزانی هەمووی کۆمپانیان تۆ ئەگەر فیلمێک بێنی لە خۆتەوە نمایش پێی تووشی کێشەی یاسایی زۆر گەورەبی تووشی غەرامابی. ئێمە بەسپاسەوە لەگەڵ ئینستیتوتی فەڕەنسی هەوڵمانە ئەم بڵێن ئەم پێرمشنە ئەم ڕوخسەتیان بۆ وەرگرتین کە ئێمە بتوانین ئەم فیلمانە بە شێوەیەکی یاسایی پێشکەشی بینەری خۆمانی بکەین و بینەری ئێمەش کە پێیان ئەڵێن لە ڕووی یاسایەوە کۆپیڕایتی ئەوانیش ڕێکشنێکی تریان هەیە کە فیلمێکە بینن فیلمێکە لە پرۆدەکشنی فیلمەکەەوە لە دروستکردنی فیلمەکەەوە هاتۆ بەلایەن بێجگەلەوەش ئێمە ژێرنووس بووە فیلمەکانمانەکەن بۆی بینەری ئێمە و ژێرنووسەکە ژوابێ کە زۆر کات ئەو زمانەی کە لە ناو جەناب دەزانی هەرنەتەوە شکلێک شێوەیەک لە ئیدیۆم و پرۆڤێر بۆوانەی خۆیان ئێمەوامان لێکڕۆکە ئەوانە لەگەڵ زمانی کوردی خۆمانە بیکوردێنین و وا بکەین کە بینەری ئێمە هەستەکەی ئەو هەستەی کە دیالۆگەی ئەکتەرەکەی کە بەباشی ناڵم لە ساسە بەڵام بگاتە بەباشی بگات زۆر باشە. کاکدانا من سەرەتا باسی ئەوم کردوتم کاتێک کە بەرهەمهێنەران لە فەڕەنسا بۆ نمونە فیلمێک دروستەکەن هەوڵێن لە کاتی نمایشکردنی فیلمەکەیە مشکی بینەر بخوێنێتەوە کە بزانێت چی ئەگوزەرە لەناو مشکی بینەرە. باشە ئێوە لە دوای نمایشکردنی فیلمەکان هیچ گفتوگۆیەک نابێت کە بزانن بینەران بۆ چوونیان چی بوو لەسەر فیلمەکان هیچ شتێکی وایە لە نەریتی فیلم نمایشکردنا لە دنیاەوە نەریتێکە کە بێژگە لە بابەتی ڕەخنەگرتن ئێمە خەڵکمان هەیە تایبەتمەندە بە ڕەخنەگرتن بەشی خۆیەتی بەڵام کاتی خۆی بیر لەوە کرایەوە ئەبێ ئێگە بینەر بێ ڕەبا لەسەر ڕای خۆی با لەسەر فیلمەکان کات بیر لەوە کرایەوە کە Q&A دروست بووە تا کوێشنان ئانسەر پرسیار و وەڵام لە زۆرێک لە فیسیڤالەکان لە زۆرێک لە ئۆپنی سێرەمۆنی و فیلمانی کە کردنەوەی یەکەم جاری فیلمەکانی بۆ کرێ ستافی فیلمەکە ئامادە بن دەرێنەرەکە پرۆدیوسەرەکە ئەکتەرەکان لەو کاتەیە کە فیلمەکە نمایشەکەی دوای ئەوە Q&A بۆ کرێ بڵین پرسیار و وەڵام کە خۆیان کروی فیلمەکە ئامادەن بەڵام ئێمە خۆی پێمان خۆشە ئەو نەریتە جێبەجێ بکەین لە دوای نمایشکردنی فیلمەکانمە بەڵام ئێمە کروی فیلمەکانمان لێرە نین بەڕاستی یعنی ئێمە لەوانەیە پرسیاریش دروست بێ ناتوانم منۆکو دەرێنەرەکە وەڵام بمەوە یا مەسەلەن ناتوان وەکو ئەکتەرەکە وەڵام بمەوە بۆیە ئێمە نەمانتوانێت ئەو نەریتە جێبەجێ بکەینە خۆزگە بمانتوانێت کروی فیلمەکان لێرە بۆیە و بینەریش پرسیاری جوانی لەلا دروستە بوو ئەش بوو بە نەریتێک سوکە بۆی بینەر لەوە تێبگا کە پرسیار بکە ئەو پرسیارانەی لە مێشکایەتی ئاراستەی ئەو کرۆ و ئەو خەڵکەی ئەو بەرهەمێنەرانە کەواتە ناتوان لە داهاتوە هیچ ئەمەلی ئەوە نییە کە لە داهاتەوە بتوانن بەشێک لەو کڕوانە بهێنن بۆ ئێرە بۆ ئەوی جوابی ئەو پرسیارانە بنەوە ئەو پرسیارانی کە بینەر هەیەی وەڵاهی خۆزگە بمانتوانێت زۆرجاوە ئەوەگەر بتوانین بەڕاستی خۆی پێشنیارەکەیتەوە زۆر جوانە بەڵام بەداخەوە تا ئێستا بڕوا ناکەم لەبەرەوەی بەڕێستانەزان ئەمە هەمووی تەکلیفی زۆری هەیە بەس خۆزگە بمانتوانێت بەداخەوە بەس لە ئێستا هەر جوعدێک بەم خراپەکەێت زۆر باشە ئەتوانێت پێم بڵێ ئایا ئێوە لە کار و پرۆژەتانە نییە ئەو فیلمانەی بۆ نمونە فیلمی کوردی خۆمان بیکەن بژێرنووسی فەڕەنسی و لە دەرەوەی کوردستان نمایشی بکەن چونکە ئەمەش خۆی لە خۆیان کارێکی تەواو جیاوازە
جگەلەوەی ئێوە تۆڵی وشەکان ئەکوردێنین کاتێککە فەڕەنسیەکە ئەکەینەوە بە کوردی ئەی وشە کوردیەکان بیکەن بە فەڕەنسی و هەم ئەبێتە هۆکارەوەی کە کللتوری کوردی بە جیهان بەناسێنرێت و هەم لەگەڵەوەی کە وشەی کوردی لەوانەیە لە فەڕەنسا فێری وشەی کوردی بن بۆنە زۆر پێشنیارێکی جوانە. ئێمە بەڕاستی لەو فترەی کە فیلمی کوردی دروستکراوە ئێمە مێژوویەکی زۆر تازەین لە ناو سینەمای جیهانیە و فیلمی کوردی ڕاستە ئێستا لە دروستکردنە لە گەشەسەندنە خەڵکێکی زۆر فیلمیان دروستکرێت ئێستا گەنجێکی زۆر باش هەیە. بە جوهدی شخصی زۆرێک لە فیلمەکان چوونەتە دەرەوە فیلمە کوردیەکان فیستیڤاڵاتیان بینیوە و زۆرێک لە فیستیڤاڵەکان ئێستا جاریوە هە سێکشنی فیلمی کوردیشان دروست کردووە. بەڕێستا نەزانێمە دەوڵەت نین بەڵام لە ڕێگای فیلمەوە توانین هەنگاوی زۆر گەورەمان ناوچوونەتە دەرەوە. ئەوەی جەناب دەیڵێ پێشنیارێکی زۆر جوانە خۆزگە ئێمە بتوانین بۆنە ئەمەی کە ئێستا ئێمە لێرە بۆ فیلمی فەڕەنسیە بۆ هەر ژنەتەوەی کترێکین چەند خۆشە ئێمە بتوانین چەند فیلمێکی کوردی کە فیلمی زۆر باشمان هەیە ژێرنووسی بۆ بکەین بۆ زمانی فەڕەنسی، ئینگلیزی، ئیتاڵی، چوزانم هەموو زمانانەی کە لە دنیا هەیە نمایش بکەین بۆ ناوەڵاوە پێشنیارێکی زۆر باشە و هیواداری بۆ هیوای لە داهاتوە کە بتوان ئەو پرۆژەیە جێبەجێ بکەن. ئێمە پێمان خۆشە بێگومان ئێمە زۆر خۆشحاڵەوین. کاکدانا ئەوانەی کە حەزەکەن بینەری فیلمی فەڕەنسی بن سینەمای فەڕەنسی بن چۆن ئەتوانن بینەری بن لەکوێوە نمایشەکرێ ببوورە و کاتژمێر چەنە ئایا هەفتانەیە ڕۆژانەیە بە شێوەیەکە پێم وابێ بە خۆڕایشە. باڵێ سپاس ئەوە زۆر باش منوانەمە میبیچوو دەستە سپاس. ئێمە فیلمەکانمان وەکو بە جەناب تمود پرۆژەکەمان بۆ ساڵێکە مانگی جارێک ماتوانانی و فیلمانە نمایش بین لە سینەما سالمە سینەما سالم لە شەقامی سالمە لە ناو دەستگای چاپ و پەخشی سەردەم کاتژمێر 6:30 ئێوارەیە باڵێ 28دا ڕۆژی سێشەممە باڵێ فیلمەکە نمایشەکرێ و بێ بەرامبەرە بەڵێ ئێمە ئامانەوێ بەڕاستی ئامانجێکی گرنگمان لەوەی کە بێ بەرامبەرە ئەوەیە کە زۆر کەسێ لەوانێ نەهات پێ بۆ سینەما ئەو کەش و هەوا و ئەتمۆسفێرەی کە لە سینەمای هەیە تۆ لەگەڵ هاوڕێکە دەچی ئەتانەوێت بینێر بە سینەما ئاشکەنەوە. بەڵێ خۆی بینەری ئێمە قەت نەتۆراوە ئێمە جاریوە هەیە ئێمە خۆمانیان تۆرێنین بینەری ئێمە زۆر باش خۆمانە تۆرێنین. زۆر کەس هەیە مەسەلەن تۆ هاوڕێک دێ یعنی بۆ سینەما وای لێت ئەو جارێکتر نەتوانێت بە مۆبایل سێری فیلم کە بە لاپتۆپ سێری فیلم کە ئەبێ ئەو سحری ئەو پەردە گەورەی ئەو دەنگە سەیری کە لە ناو سینەمایە هەیە ئەوە وای لەکات ڕای کێشێکە جارێکتر بێتەوە بۆ فیلم و ئێمە لە نمایشی دووەممانە کارێکمان کردووە ئێمە ئەمانەیە بینەرەکانمان ئەو هەستەیان بینێ کە هاوبەشن لەگەڵمانە ئێستا ئێمە کارتێکمان بۆ دروست کردوون کەن بۆ فیلمەکان وەکو ئەندامەتی ناو پرۆژەکە ینی کە جەنابەت دییت ئەو کارتە دێ ئەبی بە ئەندام لە ناو کۆی پرۆسەی پرۆژەکە ینی بۆ هەموو فیلمەکانی تریش ئەتوانی تر تۆ وا بکەی کە تۆش بەشێکی لە پرۆژەکە نەک بەس ئێمە پرۆژەکەمان کردوێت. واتە ئەو وەرەقەیە چی تیاابێکە ئەو وەرەقەی ئەوەی تایە کە ناوی پرۆژەکەی تایە کاتەکانی تایە هەموو ئەو شتانی زانیاریانەی تایە کە ئیتر کە تۆ یەی بۆ لای ئێمە یا خۆت واد لێ لەگەڵ هاوڕێکترتا لەگەڵ کەسێکترا لەگەڵەوەی باسکەی و ببی بە بەشێک لە پرۆژەکە یعنی ببێ بە ماڵی خۆن نەکتەنیابی بە میوان. زۆر باش کاکدانە ئێمە زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارێ لەگەڵمان بوویت سەرکەوتنی زۆر زیاتر زۆر سپاس دەکەم. ئێمە هیچ شتێکمان نەماوە جگە لە سپاسکردنی وەرەستان تۆش ئەگەر هەرچیەکەمەوە ئەتوانی ئاماژێ. وەڵای من پێم خۆشە دایم کورسا دایم هاوکار و کارەکانمانەوە من زۆرێک دایمەوەم باس کردووە ئەبێ وەفایەکمان هەبێ من زۆرێک لە فیلمەکانیشم بە کۆپرۆدەکشن دایم کورسات هاوکارمان بووە پێشم خۆشە لەم کارانەیە دایم کورسات وەکو دەواازەیەک وەکو پەنجەرەیەکی جوان دایم هاوکاری ئەم پرۆژانە بکات چکە بەڕاستی لە سلێمانی ئێمە پێویستمان بەم زۆرێک لەم پرۆژانەیە هیوادارم ئەمە ئێمەیکەین خەڵکی تر شتی باشتر و باشتر بکە و ئێوەژەر سەرکەوتوو بندە. زۆر سپاس بۆ تۆش بێگمان دایمە وتومانە کورسات ماڵی هەمووانە. وەڵا هیوادانی نەروابێ. زۆر سپاس.